جەنگی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران پێی نایە قۆناغێکی نوێ و ئەمریکا گەمارۆی دەریایی لەسەر بەندەرەکانی ئێران جێبەجێ کردو ڕێگری دەکات لە بازرگانی دەریایی ئەو وڵاتە. ئێرانیش هەڕەشەی وەستاندنی هەموو پرۆسێکی ئاڵوگۆڕی بازرگانی لە ناوچەکەدا دەکات. گەمارۆی ئەمریکا بۆ سەر بەندەرەکانی ئێران کەوتە بواری جێبەجێکردنەوە و فشارەکان لەسەر تاران هێندەی تر چڕ کراونەتەوە. دۆناڵد ترامپ گرەو لەسەر فشاری ئابووری دەکات بۆ دروستکردنی گۆڕانکاری خێرا لە ڕەفتار و دانوستانەکانی لەگەڵ ئێران، بەڵام پێناچێت ئەو هەوڵانە سەرکەوتوو بن. بەرپرسانی ئەمریکا ئاشکرایان کرد وڵاتەکان لە چەند ڕۆژی داهاتوو هێزی زیاتر ڕەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات وەک هەوڵێک بۆ فشار خستنە سەر ئێران پێش گەیشتنە ڕێکەوتن. بە پێی زانیاریەکان هەزاران سەرباز و ژمارەیەک کەشتی جەنگی دیکە ڕەوانەی ناوچەکە دەکرێن. هێزەکانیش بریتین لە نزیکەی 6,000 سەرباز لەسەر کەشتی جەنگی جۆرج ئێس-دەبلیو بوش و چەند کەشتێکی تری جەنگی کە ڕەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت. چاوەڕوان دەکرێت نزیکەی 4200 سەربازی ئەمریکی کۆتایی ئەم جەنگە بگەنە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پێک هاتوون لە هێزی پیادەی دەریایی. لەبارەی گەمارۆ ئاویەکەی ئەمریکاوە مایک واڵتەرز باڵیۆزی ئەو وڵاتە لە نەتەوە یەکگرتووەکان بە فۆکس نیوزی ڕاگەیاند. سەرۆکی وڵاتەکەی سەرکەوتوو بووە لە بێبەشکردنی ئێران لە بەکارهێنانی کارتێکی فشاری استراتیژی کە گەروی هورمزە لە دژی کۆمەڵگەی نێودەوڵەتی. ڕۆژنامەی واشنتۆن پۆست بڵاوی کردەوە پنتاگۆن لە چەند ڕۆژی داهاتوودا کار دەکات بۆ ناردنی سەربازی زیاتر بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ چڕکردنەوەی فشارەکان لەسەر ئێران و لێکۆڵینەوە دەکات لە ئەگەری وەشاندنی هێرشی زیاتر لە ئێران یاخود ئەنجامدانی هێرشی زەمینی لە ئەگەری شکستهێنانی ئاگربەست. ڕۆژنامەی واشنتۆن پۆست دەڵێت ئەو هێزە ئەمریکیانەی ڕەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێن دەچنە پاڵ ئەو 50,000 سەربازەی بەشداری کردەوە سەربازیەکان دژی ئێران دەکەن لە کاتێکدا وادەی کۆتایی هاتنی ئاگربەستەکە لە ڕۆژی 22 نیسان نزیک بووەتەوە. مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران دووپاتی کردەوە وڵاتەکەی هەوڵی شەڕ و ناسەقامگیری نادات و هەمیشە دیالۆگ و مامەڵەی بنیاتنەری لەگەڵ وڵاتان بەلاوە پەسەند بووە. بەڵام ئێران ڕادەستبوون ڕەت دەکاتەوە و هەر هەوڵێکی سەپاندنی ئیرادە و پاڵنان بەرەو ڕادەستبوون چارەنووسەکەی شکستهێنانە. لای خۆیەوە عەلی عەبدوڵڵاهی فەرماندەی بارگای خاتەمولئەنبیا وتی ئەگەر ئەمریکا بێوێت بەردەوام بێت لە ڕێکارەکانی گەمارۆی دەریایی ئەوە پێشێلکردنی ئاگربەست دەبێت و لەو حاڵەتەدا هێزە چەکدارەکانی ئێران ڕێگە بە هیچ هەناردە و هاوردەیەک نادەن لە ئاوەکانی کەندا و دەریای عومان و دەریای سوور. دوایەوەی چوارشەممەی پێشوو ئاگربەست ڕاگەێنرا سەرەتای ئەم هەفتەیە یەکەم گەڕی دانوستانی ئەمریکا و ئێران لە ئیسلامابادی پایتەختی پاکستان بەڕێوە چوو هەردوو لا نەگەیشتنە ڕێکەوتن. ئێستا چاوەکان لەسەر ئەوەن گەڕی دووەمی ئەو دانوستانە دەست پێ بکاتەوە و دیار نییە سەرکەوتوو دەبێت لە کۆتایهێنان بەو جەنگەی کاریگەری لەسەر ناوچە و تەواوی جیهان بەجێهێشت. دیار نییە سەرکەوتوو دەبێت لە کۆتایهێنان بەو جەنگەی کاریگەری لەسەر ناوچە و تەواوی جیهان بەجێهێشتووە یان نا.